لە سلێمانی میوانداری ئاسۆ محەممەد دادوەری خانشین و شارەزای پسپۆڕی بواری یاساییمان کردووە کە لەگەڵمان دەبێت کاک حاکم ئاسۆ سڵاو لێبێ و سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیەکانمان. سەرەتا لەوە دەست پێ بکەم موقتەدا سەدر بە چ سیفەتێک دەتوانێت لیژنە پێک بێنێت هەڵسەنگان بۆ ئەدای کاری حکوومەت بکات وەکو ئێستەی کە لیژنەیەکی پێگەناوە ماوەی چەند هەفتەیەکە. سڵاو لە تۆش سڵاوش لە بینەرانی عەزیزان. سەرەتا ڕێز و سڵام هەیە بۆ گیانی پاکی شەهیدانی پێشمەرگە قارەمانەکان کەوە خوێنیان پەخشی لە پێناوی داکۆکیکردن لە خاک و گەلی کوردستان و هیوادارم دوعاکەم لە خوا تەعالا کەوە هەموو ئەو بینارە شفایان بۆ بنێرێ. بەڵێ طبعا معلومە بۆ هەموو هاوڵەتیانی عێراق و گەلی کوردستان کەوە عەبادی چەندین مانگ لەمەوە پێش بڵێنی دابوو کەوە چاکسازی لە هەموو بوارەکان قەیرانی دارایی و بازرگانی و ئابووری و سیاسی کەوە چاکسازی بۆ بکات بەڵام هیچ نەگەشتە نەتیجەیەک. اینجا جەنابی بەڕێز موقتەدە سەدر کۆمەڵێک کەس دەستنیشان کرد کەوا بۆ دەستەیەک بریتی بوو لە کەسانی ئەکادیمی و دادوەر و سیاسی بێلایەن و ئوستازی جامعە ئەوانە منیش وەکو ئەمە شانازیەکە وەکو بڕوانامێکە کەوا لە هەرێمی کوردستان وەکو دادوەرێکی بێلایەن و لە هەرێمی کوردستان منیان دەستنیشان کردەوە بۆ ئەو دەستەیە بۆ پێگەنانی کابینەی حکوومەتێکی تەکنۆقراتی تازە. من بەڕاستی لەوانێ هەندێک کەس هەیە لانی سیاسی حاکم ئاسۆ پەیوەندی بە موقتەدە سەدر هەیە یان لەو تاری ڕەوتی سەدر ئیشەکات بەڵام بە پێچەوانە من تۆ لە لیژنەکە ئەندامی کاک حاکم ئاسۆ بەڵێ من لەلایەن کێوە دەستنیشان کرای تۆ من لەلایەن موقتەدە سەدر خۆیەوە یاخود لەلایەن ڕەوتی سەدرەوە پەیوەندیت پێوەکرا؟ نەخێر کۆمەڵە کەس کەوا من بە حکمیەوە 13 ساڵ پارێزەر بووم لە بەغا و 8 ساڵ لە دادگای توانەکانی عێراق حاکم بووم و کەسان هەن نزیکن لە بەڕێز موقتەدە سەدر منیان دەستنیشان کردو وەکو دادوەرێکی بێلایەن لەبەرەوە من پەیوەندیم نییە بە هیچ حیزبێکەوە لە بەغا و لە کوردستانیش. باشە کاک حاکم وەک سەرەتا پرسیم ینی ئێستا موقتەدە سەدر بە سیفەتی چی لیژنە دروست دەکات؟ شەرعیەتی چییە؟ ئەم لیژنەیەوە یعنی لە کاتێکدا عێراق پەرلەمانی تێدایە و پەرلەمان متمانە بە کابینەی حکوومەت دەدات لاەنە سیاسیەکان بە تەوافق یاخود بەڕێکەوتن ینی بە چ سیفەتێک ئەم لیژنە دروست کراوە لە ڕووی یاسایی و شەرعەتیە؟ لە ڕووی یاساییەوە شەرعێتێکی نییە بەڵام وەکو پێشنیارێکە ئەو پێشنیارە ئاڕاستەی هەموو لانە سیاسیەکانی کردووە کوتلەکانیش بۆ نمونە ئێستا کوتلەی مەجلیسی عەلا پاڵبشت بوو بژگیری لە موقتەدای سەدریان کردووە تر لەگەڵ کوتلە کوردستانیەکان و لەگەڵ ئیتیحادی قوەی عێراقیش بەڵام من نازانم ئیتر بۆ هاوپەیمانانی کوردستان ئایا هەڵوێستی ئەوان چی بووە ئایا بژگیری جەنابی موقتەدە سەدرەکەن یانە بەڵام ئەو لیژنەیە کەوا پێگاتووە بۆ دەستنیشانکردنی حکوومەتێکی تەکنۆقراتی تازە. بەڕاستی ئەو لیژنەیە لەبەرەوە ئەو لیژنەیە کەوا پێگاتووە لە 19 کەسەوە بەڵام بە سەرپەرشتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران حەیدەر عەبادی ئەو لیژنەیەش دەستی پێکرد بە کاری خۆیان و پێش ئەوەش چاپێکردنێکمان هەبوو لەگەڵ جەنابی بەڕێز موقتەدە سەدر کەوا جەختی کردەوە کەوا ئەو لیژنەیە وەکو بێلایەن و بەبێ هیچ تەدەخولێک ئیش و کاری خۆی دەستی پێ بکات و بگەنە ئەنجامێکەوە ئەو دەستەیە بۆ خزمەتی هەموو گەلی عێراق و کوردیشی تایە. ئەندامای لیژنەکە کێن کاک حاکم؟ ئەندامای لیژنەکە لە کێ پێگاتون؟ لە کەسانی کۆمەڵە دادوەر و کۆمەڵە کەس ئوستازی جامعە و ئاکادمی و هەندێک کەسیش لە خارجی عێراقیش بەشداری کردووە 19 کەسن لەو لیژنەیە. کارەکانی ئەوە چی ئێستاەوە ینی چەند کۆبنەوەتان کردووە یا چۆن کار بکەم؟ بەڵێ ئێمە کۆبنەمان کردووە 3-4 کۆبنەمان کردووە ئەوەش ئالیاتی معایری ئەو کەسانەکەوە تەرشیح کرێت ئەبێ کەسانێکە بێلایەن بێت خاوەن ئەزمونێک بن بەلایەنی کەمەوە 15-20 ساڵ خزمەتیان هەبێت لە بوارەکانی خۆیان ئەبێش لەگەڵ ئەوەشە هەرچەند مەرج هەیە کەوا دستوری عێراقی ئاماژەی پێداوە بەڵام ئێمە جەختی ژەکەین لەسەر ئەو خاڵانە و هەندێک خاڵش هەیە ئەو کەسانش کەوا کاندی دەکرێت لەلایەنی ئێمەوە
ئەبێ زمانی ئینگلیزییان فەڕەنسیش بزانێ و خاڵێکی زۆر گرنگیشەیە ئەو کەسانش کەوا کاندی دەکرێت لەلانی ئەو دەستەی ئێمە ئەبێ تەنازولکە لەسەر ڕەگەزی دووهەم ئەگەر ڕەگەزێکی ئەژنەبی هەبێت ئەبێ تەنازولی لەسەر بکە اینجا بۆ هەیە پۆستی وەزیر وەرگێت ئەو دەستەیەش ئەگەر سەری گرت و ئەگەر احترافی پێکرا لەلایەنی عەبادی و لەلایەنی کوتلەکانی ترەوە بەڵام ئێستا وێستا سفتێکی ڕسمی نەبووە شەرعی بەڵام وەکو پێشنیارەکە بەڵام ئێمە هەر ئیشی خۆمان کردووە بەڵام من لە هەمان کاتە من هەموو بەڵێ کاک حاکم قسەی زیاتر لەسەر ئەو بابەتە دەگەین کە خۆت سەوروژان بەڵام باس لەوە کرد پێشتر من پرسیاریەوەم کرد کە هیچ سیفەتێکی شەرعی نییە هیچ پاڵپشتێکی یاسایی نییە ئەم لیژنەی ئێوە ئێستا هەندێک کەس دەڵێن ئەمە بەدیلی پەرلەمانی عێراقا یعنی وڵاتێک کە پەرلەمانی هەبێ دامودەستگای شەرعی هەبێ چۆن کەساتێکی سیاسی لیژنە دروست دەکات شەرعێت و پاڵپشتێکی یاسایی دەبێت ئەمە نابێتە کێشە لە بەردەم ئێوەدا کە وەکو لیژنێک دروستکراون بۆی کەسانی تەکنۆکرات دیاری بکەن بۆ وەرگرتنی پۆستەکانی حکوومەت کاک مەدوانگە من سەرەتا ئاماژەم پێدا ئەو دەستەیە وەکو پێشنیارەکە دەستمان پێکردو بەکاری خۆمان و ئەو پێشنیارەش هەمووی ئاڕاستەی هەموو لایەنە سیاسەکانی کراوە بەڵام تاکو ئێستا دووسێ کوتلە دانی پێناو ئەعترافی پێکردووە بەڵام لەبەرەوە ئەو لیژنەیە لەبەرەوەی هەندێک ناکۆکی سیاسی هەیە لە بینی کوتلەی قانون و تەیاری سەدری هەتاکو ئێستا دانی پێناوە ئەوە معلومە لەبەرەوە جەنابی سەرۆکوەزیران عاید بە کوتلەی قانونە کەوتە ژێر فشارێکەوە ئایا ئەعترافی پێ بکرێت لەلایەنی خۆیەوە یان نا لەبەرەوەش بە هەمان کاتە ئەویش لیژنێکی پێگەێناوە بە سەرۆکاتی بەڕێز مالکی بۆ دەستنیشانکردنی چەند کەس ئەوانی کە خاوەن ئەزمون و تکنۆقڕاتن و بێلایەنن بۆ حکومەتێکی کابینێ تازە بەڵام من لەگەڵ ئەوەشا من بە هەمان کە خاڵێکی زۆر گرنگەسە لە ڕێگای کەناڵەکەتانەوە من پێوەدیم کردووە بە هەموو کوتلەکانی کوردستانی کەوا من وەکو دادوەرێکم لەو دەستەیە ئایا ئەو دەستەیە شەرعیە ناشەرعیە بەڵام من هەرەبێ ئاگادارێن کەمەوە بۆ ئیش و کار و ئالیاتی ئەو لیژنەیە کەوا من کەسێکە من هیوادارم انشاءالله من بۆ خزمەتی گەلی کوردستان و بۆ هەموو عێراق من کاسێکە کەوا من بێلایەنم بۆ دەستنیشانکردنی هەموو وەزیرەکان تر نازان کوتلەی کوردستانەکان ئایا سوورن لە ناو لیژنەکە کاک حاکم ئاسۆ گیان تۆ تەنها کورتی تەنها دادوەریی کوردم لە هەرێمی کوردستان دەستنیشان کراوم بەڵام برادری کەشی لێ بەڕێز قاسم عنایە ئەویش لە بەغاوە دەستنیشان بەڵ ئەویش کوردە بەڵێ باش ئێستەوە چیتان کردوانی ئەوەی کە داتەنە باس لە هەنێ پێوەەر کردە و کەسێک کە دەبێت بە وەزیر لە ئایندەدا دەبێت لە کابینی داهاتوودا دەبێت دەست بەدای ڕەگەزنامە بیانیەکەی بێت ئەگەر ڕەگەزنامەی وڵاتێکی تر هەبێت یاخود ئێستا ئێوە هیچ پەیڕەوێکتان داناوە هیچ پێوەرێکتان داناوە بۆ کەسانی کە دەستنیشانی دەکەن بۆ وەزیرەکان بۆ وەرگرتنی پۆستی وەزیرەکان والله إن شاء الله أجر اعتراف بكرة شرعيتي درا بود دستية أبي تنازل كا لو رجزي كخوي هيتي أبي نابي دور رجزي هبيد أبي خاون أزمون بيد لبلايني كم 15 صال خدمتي هبيد لبواري خوي أبي خاون بروانان بيد بلايني كم بكالوريوسي هبيد لبواري خويا بالله من خالي جرينجا كاك مريوان من أجداري همو كتلة لأن سياسة كاني كردستان مكردوه كوا أبي ئاگاداری هەڵوێست و ڕۆڵی من هەبێت لەو دەستەیەکەوە من چیەکەم لە نزیک و لە دوور من ئەبێ ئێستا بگەڕێم بۆ هاتووم بۆ هەرێمی کوردستان داوای سیڤیان لێکردوم چونکە هەندین کەس هەیە دەستیان پێکردو بەکاری خۆیان چونکە ئەبێ ئەو سیڤیانە بینێرن بۆ لانی بەڕێز عبادیەوە منش داواکەم ئێستا لە خەڵکانی کۆمەلگای مەدەنی و لایەنە سیاسەکان کەسان هەیە کەوانە خاوەن ئەزمونن بێلایانن خاوەن بڕوانە من هەندێک سیڤیل ئەبێ لەگەڵ خۆمان پێم بێت لەبەرەوە تەسلیمی لیژنەکەیان کەم و بینێرم بۆ حکومەتی عەبادی باشە تۆ وەک دادوەرێک ئازادکراوی لە لیژنەکەدا ینی ئازادی تەواوت هەیە لە پۆلنکردن و پلەبەندکردنی ئەو سیڤیانی کە دێنە لاتان بەڵێ چێکە کرێت و مقابلە شەکرێت لەگەڵ ئەو کەسانەکەەوە تەقدیمی ئەو سیڤیانەکە بەڵام لەگەڵ ئەوەشە یعنی لەلایەنی بەڕێز سەرۆکی کوتلەی سەدری ڕیال ئەسەدی پێش 2 ڕۆژ پێشنیاریشی کرد بۆ هەموو کوتلەکان وتی من ئێمە بە هەموو سنجی فراوان لاریمان نییە لە هەموو کوتلەکان ئەگەر پێشنیاریان هەیە بۆ ئەم لیژنەیە بۆ هەمەوار بکرێتەوە یا خەڵکانی تر بۆ دەستنیشانکردن و بۆ تعدیلی ژماری ئەندامانی دەستەی ئەو لیژنەیە لاریان نییە و قبول یەکەن
باس لەوە کرد کاک حاکم کە ئەگەر لیژنەکەتان شەرعیەت وەربگرێت ئەو کاتەم کەسانە پەسەند دەکرێن ئەو لیژنەی ئێوە بڕیارە بچێتە پەرلەمان پەسەند بکرێت ئەو لیژنەی ئێوە کە دیاری کراون بۆ هەڵبژاردننی ئەو کەسانە کە وەکو تەکنۆکرات باز دەکرێن یاخود مەبەست چی بوو لەوەی کە ئاگەشیان مەبەستەوەی پێویستە سەرجەم لایەنە سیاسەکان سەرجەم کورتە سیاسەکان اعتراف بە لیژنەکەیەوە بکەن ئەم جا کارەکانتان ینی پەسەند دەکرێت؟ ئەکید کاک مەریوان ئەو لیژنەیە ئێستا وتم ئاماژەم پێدا ناشەرعەیە ناڕەسمیە بەڵام هەر بەردەوامە لە کاری خۆی بەڵام باشترە لە ڕووی یاساییەوە لە ڕووی دستۆرەوە ئەگەر ئەو لیژنەیە ئەگەر اعتراف بکرا لەلایەنی حکوومەتی عەبادی و لەلایەنی کوتلە سیاسەکانەوە طبعاً ئەو ناوانە ئەچێ بۆ بەرلەمان لە هۆڵی بەرلەمانەوە دانی اعترافی پێکەن و ئقرار دەکرێت طبعاً لەو کاتە شەرعیەت وەرەگرێت بەڵام لەبەر ئەوە ڕەوشی عێراق ئێستا لە قەیرانێکی سیاسی و دارایی و ئابووری هەیە ئێمە هەر بەردەوامین لە کاری خۆمان ئەبێ ئامادە بکەین لەبەرەوە هەندێ حلول بدۆزینەوە بۆ ئەو ڕەوشە ئێستا. بەڵێ دوا پرسیارم کاک حاکم تۆ بۆ چوونی لایەنە کوردیەکان وەرنەگرتووە یاخود بەلاتەوە گرنگ نەبووە کە ئەندامبی لە لیژنەیەکی وە بۆ چوونی لایەنە کوردیەکان فراکسیۆنە کوردیەکان وەربگری؟ لایەنە کوردیەکان ئاگادار نەبوون من وەکو ئاماژەم پێدا لە سەرەتا من لایەنێک هەندێک کەس هەن نزیکن لە جەنابی بەڕێز مەقتەدە سەدر منیان دەستنیشان کردووە بەڵام من کە ڕۆشتم بۆ بەغا دەستم پێ کرد ئاگاداری هەموو کوتلە لایەنە سیاسیەکانم کردووە کەوا من وەکو کاندیدێکی کورد لەو دەستەیە بریتە لە 19 کەسە تەنها من کەسێکی کوردم لەگەڵ کاک قاسمە بەشداریەکەین بەڵام ئاگادارن لە نزیک و نەندور ئاگاداری هەموو کوتلەکانم کردووە ئایا ئەگەر هەرچی مختەرەحێک و هەرچی ئیشێک هەرچی کارێکیان بەدەستەوەیە پێشنیارەکە من ئامادەم من خزمەتێ بکەم و بۆ گەلی کوردستان و بۆ هەموو لایەنەسیەکان بۆ هەموو عێراقیش کاک مەریوان. یەک پرسیاری دیکە ببوورە ئەوەی کە پەیوەندیدارە بە هەڵبژاردننی کەسەکانەوە کەسانی تەکنۆکرات کە خۆتان دەڵێن دیاری دەکەن ینی تەنها لێ هاتووی کەسەکە دەکرێت بە پێوەری یاخود ینی پشکی کورد و پێکاتەکانی عێراق دیسان ئەبێ لێرەشدا بە بەرچاو بگیرێت ینی بۆ ئاسایی ئەگەر کابنی داهاتوو کوردی تێدا نەبێت ینی ئەگەر بچێتە کێوەرکی ئەوەی کێ زۆر بەتوانایە پۆستی وەزارەت وەربگرێت ینی ئاساییە ئەوە لە بەرچاو ناگیر مەسەلەی پێکاتی نەتەوەی خۆی حکوومەتێکی تەکنۆکرات کەوا ئەم دەستی پێکردو بەکاری خۆی ئیتر هەر ئەبێت کورد حوسەی خۆی هەبێت. بەڵێ ئایا چەند وەزیرە ئەوە نازانم طبعاً ئەوە دوای گفتوگۆ و هەماهەنگی لە بینی کوتلە سیاسەکان ئەکرێت لە هۆڵی بەرلەمانەوە بەڵام خۆی حکوومەتێکی تەکنۆکرات ئایا مەسیحی بێ سوبی بێ شەبەکەی بێ عەرەب بێت سونی بێ شیعە بێ کورد بێ هەموو پێکهاتەکان کاک مەریوان